ڕۆژی جیهانی پاراستنی ددانەکانمانە. ددان وەک ئێوە دەزانن یەکێکە لە گرنگترین بەشەکانی جەستەی مرۆڤ. ئێمە بۆ ئەوەی پارێزگاری لە ددانمان بکەین پێویستمان بۆیە چەند ڕێنماییەک و چەند زانیارێک لەسەر ددانەکانمان بزانین. قوتابیانی ئازیز، پاگڕاگرتن و پاراستنی ددانەکانمان یەکێکە لە هۆکارەکانی کە بتوانی ددانەکانمان لە کلۆربوون و لە پیسبوون و هەروەها لە نەخۆشیەکان بپارێزی. بۆیە ئەوەی دووربین لەو کاریگەریانەی کە لەسەر جەستەمان دروست نەبیتن، چەند ڕێنماییەکتان پێ دەدەم بۆی پارێزگاری لە تەندروستی ددانەکانتان بکەن. یەکەم بەلانی کەم ڕۆژێ 2 جار ددانتان بشۆن بە شێوەیەکی زانستی کە هەموو بەشەکانی ددان بگرێتەوە. دووەمیان بەکارهێنانی پەتی ددان لە دوای ناخواردن. سێمیان بەکارهێنانی هەویری ددان کە مادەی فلۆڕایدی تێدا بێت. چوارەمیان دوورکەوتنەوە لەو خواردنانەی بابە دەبنە هۆکاری کلۆربوون و ڕەشبوونی ددانەکان، بە تایبەتی ئەو خواردنانەی کە مادەی شەکر و مادەی چەوری زیانبەخشیان تێدایە، و هەروەها خواردنی ئەو خۆراکانەی کە مادەی کالیسیۆم و ڤیتامین دیان تێدایە. لە کۆتاییدا پێم باشە پێتان بڵێم کە پاراستنی ددان و جوانی ددان وا لە مرۆڤ دەکا وا لە کەسەکان دەکا کە باوەڕێکی بەهێزی هەبی لە کاتێک گفتوگۆکردن لە کاتی خەندە.